مراسمên xwazgîniyên li navçeya serşêwan ya Merîwanê ne merasmên rast in. Lêbelê ev merasim di çarçoveya projeyekî hunerî de ye ji bo zîndîkirina çand û kultura kevin ya civaka Kurdistanê. Ev proje ji tomarkirina merasimên kevin pêk hatiye. Bêşa yekem ya merasîmê dîlan û veguhastina bûkê ye. Ev fikra çalakvanê kulturiyê Merîwanê Celal rewandiye. يا خو مبارك به ان شاء الله کوڕەکان کە ئەگەیشتنا حەدی بلوغژنیان بۆ بێنن هیچ کات ڕویان بەوە نەبوو کە بە دایک و باوک بڵێن ئێمە ژن مەنگەرەک دایک و باوکەن دایش لە بێن خۆیان مەشورەتیان نەکرد کە بڵێ کوڕەکەمان هاتۆسە حەدی ئەوە کە ژنی بۆ بێنین خۆیان بۆ خۆیان مەشورەتیان نەکرد و خانەوادەیەکی باشیان هەڵ ئەبژارد لە دوای ئەوە دایکەکە یا باوکەکە پرسیان نەکرد بە کوڕەکە ئێمە گەرەکمانە گەیشتی جەزا حەدی ئەوە کە ژنت بۆ بێنین تۆ چی ێژیت کوڕ بەس شەرمەزاریە کۆسەری داخست باوکە خۆت ئەزانیت لە دوای ماڵبڕیکردن و داواکردن کە چەند نەفر لە ئاوایەت ئاسان کە کوێخات دەخاڵەتی بوو لە ژن خواستنا نەباوکی زاوە نەباوکی بووک بۆیان نەبوو دەخاڵەتکە لەم بینە ژن مارە ئەکرا لەسەر جزوەیەکی شێربایی وەکو حیوان وەکو پەز وەکو ماڭا ژن مارە ئەکرا ڕسمی یاسای زووی ژوا بوو زەماوەن وادێ حەودانە ڕۆژ خەڵگەڵە پەڕی خەڵکی ئاوایەکان بەجارێک هاوکاریانەکە جێ هەڵپەرکیان تەختکردنانیان ئەکە بۆ ماڵ زاوە بارەداریان ئەهێنا لەگەڵ تەواوبوونی خوازبێنی ئامادەکاری دەکرێت بۆ گواستنەوەی بووک لە گواستنەوەکەدا زۆربەی خەڵکی ئاوەدانی بەشدار دەبوون زۆر زوو هاتوون بە پەلاتون ئێمە جارێ بووک نادەین بەدەسەوە بۆ نایدەنێ بۆ نایدەنێ بووک بەدەستە وانادەنێ هەموو هاتوین بەجارێ هەتا بووگی بیبین بێڕویانێ کەواتە باوکی بووکەڵێت هەتا دوو حەیوانەیەنن لەبەر پێی بووکە Digel temambûna xwazgîniyan amedekarî bû veguhastina bûkê tên kirin. Di veguhastinê de piraniya xelkê navçeyê bêşdar dibin. Piştî temambûna mercên malbata bûkê merasîma veguhastinê dest pê dike. Veguhastin bi sîwarkirina hesp û hêstiran dest pê dike. Zava hevsarê hespî ji bo mala xwe ra dikêşe. Li wê derê heft şev û rojan dîlan û aheng tên sazkirin. Li pişt her birgên van merasîma kultureke taybet heye. Hunermend bi hejmareke berheman bêşdar dibin û derbirîna çand û kultura kevin dikin ku xelkfêrê kultura resen bibe. وەکو وەزیفەیەک بوو لەسەر شانمان بەبێ بەرامبەر حەزمان کرد کە بەشداری بکەین و هاوکاری کاکە جەلال بکەین لەبەرەوەی کە زینوکردنەوەیەکی کولتور و دابوونەریتی کوردەواری تیا بوو زینوکردنەوەی فەرهەنگ و ڕۆشن بیرکردنەوەی خەڵک بەرە و پێشبردننی هەستی نەتەوایەتی و بیر و بۆچوونی خەڵک کە لە کۆنا خەڵک چۆن دابوونەریتیان بووە فەرهەنگیان بووە و ڕسم و ڕسوماتێکیان کردووە وەکو شایی و شیوەنی گەڕاویانە چونکە شتەکە بۆ کوردەواری خۆمان ئەبێ بۆ ئایندەی مناڵەکانمان ئەبێ ئەم شتاشە لە بین نەچێ کە متاسفانە لە بین چووە ئەمە شتێکە فقط فیلمە ئەجرایەکەین کە دووبارە ڕێکەوێ ئەشێ شتای قەدیمی بێنی نەبەرەوە نەک ئەی بێ بەلامانەوە بەڵێن ئەیبە نەیفۆشین نەیکەی نەبەرمان نەیڵێن Pêşwazîkirina mala zavayê li bûkê kultura xwe ya taybet heye. Li gel gihiştina bûkê şîrînî bi ser serê bûkê da tê avêtin û aheng li pêşiya wê tên sazkirin.